خەمی ئاوارەبوون خەمێک پێدەچێت لەگەڵ کوردی هەر چوار پارچەی کوردستاندا هاوچارە نووس بێت چونکە ماوەی زیاتر لە سەدەیەک ئەم خەمە لە کۆڵ کورد نابێتەوە و هەر جارە و بە هۆکارێک بەشێک لە وڵاتیانی کورد لە بەشەکانی کوردستاندا ئاوارە دەبن. بەردەوامی گرژی ئاڵۆزیەکان لە دەستپێکی ساڵی نوێدا هاوڵاتیانی باکووری کوردستانی ناچار بە ژیانی ئاوارەیی کرد و هەوڵ دەدەن لە ئاوارەیدا بە شوێن ژیانێکی ئارامدا بگەڕێن. شەڕ و ئاڵۆزی لە باکووری کوردستان بەردەوامە و تا دێت دیمەنی شارەکان بەرەو وێرانمون دەچن. بەشێک لە دانیشتوانی گەڕایەکانی شارۆچکەی سلۆپی سەر بە پارێزگای شەرناخ لەبەر پاراستنی گیانی خۆیان و منداڵەکانیان بە تەواوەتی ماڵ و حاڵی خۆیان جێشت و ئاوارەی شار ئارامەکانی دیکەی باکووری کوردستان بوون. بەوتەی دانیشتوانی هەردوو گەڕێکی بەشاک و باربارۆس لە شارۆچکەی سلۆپی لەلایەن سوپای تورکیا و ئاگادار کراونەتەوە کە گەڕایەکانیان چۆڵ بکەن چونکە پێیان وتراوە ئەگەر چۆڵی نەکەن ئەوە حکومەتی تورکیا بەرپرسیار نیە لە پاراستنی گیانیان بۆیە بە ناچاری ماڵ و حاڵی خۆیان چۆڵ کردو ئاوارە بوون. هەروە دانیشتوانی شارۆچکەی سلۆپی ئاماژە بەوەش دەکەن بۆی بەردەوامی شەڕ و پێکدادانەکانەوە ژیانیان زۆر لە دۆخێکی خراپدایە چونکە هەموو ڕۆژێک لەگەڵ دەنگی تۆپ و گولە بە ئاگادیانەوە. ئەمە سەرڕای ئەوەی بۆی قەدەقەی هاتوچۆوە لەناو کۆڵان و گەڕایەکاندا هێزێکی ئەمنی زۆری لێیە. ئەگەرچی ئەوان لەبەر بەردەوامی شەڕ و پێکدادانەکان ماڵ و حاڵی خۆیان بەجێدەهێڵن بەڵام وەرزی سەرمای زستان ئەوەندەی تر ژیانی قورسر کردوون چونکە لە ئێستادا بەشێک لە ئاوارەکان لە دۆخێکی سەختی تەندروستی ژیان بەسەر دەبن بە تایبەت منداڵان و بە ساڵاتچوان ئەویش بۆی ئەو شەپۆ لە سەرمایی کەمەوە چەند ڕۆژێکە ناوچەکەی گرتوێتەوە. لەلایەکی ترەوە بەهۆی ئاڵۆزیەکانەوە 30 هاوڵاتی مەدەنی بە گولەی هێزە ئەمنیەکان کوژران و 2 هاوڵاتی دیکەش بریندار بوون. بەپێی هەواڵی مێدیاکانی پەکەکە لە شارۆچکەی سلۆپی 2 هاوڵاتی کوژراون کە یەکێکیان ئافرەتە و هاوکات ئافرەتێکی دیکەش بریندار بووە. هەروەها پۆلیسی تورکیا 7 هاوڵاتی دەستگیر کردووە و ماڵی هاوڵاتیەکیش بەوەی تۆپبارانکردنی سوپای تورکیاوە سوتاوە. لە هەمان کاتدا لە ناوچەی سووری ئامەدیش بۆی گول لە تۆپێکەوە کە بەرماڵێک کەوتووە هاوڵاتیەک کە ئافرەتە کوژراوە و هاوڵاتێکی دیکەش لە ناوچەی ڕەزان لە ئامەد بەهۆی پارچەی گول لە تۆپێکی دیکەوە بریندار بووە. لەلایەکی ترەوە هێزەکانی پاراستنی گەل هەپەگە ڕایانگەاند لە ساڵی 2015دا 1550 سەرباز و پۆلیس و ئەندامی دەستەبەتەکانی حکومەتی تورکیا کوژراون بەڵام حکومەتی تورکیا ئەم ئامارەی پشتڕاست نەکردوێتەوە. لە بەرامبەریشدا 260 گەریلای پەکەکە لە ئەنجامی شەڕ و پێگەدانەکانەوە لەگەڵ سوپای هێزە ئەمنیەکان کوژراون. بەپێی ئامارەکانی بەرپرسانی هەدەپەش لەو شوێنانەی هاتوچۆ قەدەغەکراوە لە حوتی حوجەرانی ساڵی ڕابردووەوە تا ئێستا 360 هاوڵاتی مەدەنی کوژراون کە 61یان منداڵن و 73یان ئافرەت بوون. تا ئێستاش 56 جار بڕیاری قەدەغکردنی هاتوچۆ لە شارەکانی باکووری کوردستان لەلایەن سوپای تورکیاوە جێبەجێ کراوە کە لە مانگی ئابەوە دەستی پێکردو و تا ئێستاش بەردەوامە. محەممەد نەجیب NRT